هەرگەل و نەتەوەیەک جلوبەرگ و پۆشاچی تایبەت بەخۆی هەیە. گەلی کوردیش وەکوو هەموو گەلانی سەرزەوی جلوبەرجی کوردی هەیە. لە سەروبەندی جەژن و بۆنەکان و لە کاتەکانی تریش جیاواز لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان لە سۆران پیاوان گرنگی زۆر بە دوورینی قاتی کوردی دەدەن. وەک بەرگ دروەکان ئاماژەی پێدەدەن هاوڵاتیان نۆرە دەگرن بۆ دوورینی قاتی کوردی. ئێستا بگرە خواست لەسەر زلچی کوردی زۆر زیاتر بووە بەڕابردوو لەبەرەوەی ئەگەر ئەمەش تەمەنەشی زۆرن نەبی بەس پێشتر لەبەرەوەی نەبوونی و دەستکورتی ئەو بە قاتی کوردی هەموو کەسێک نێتوانێت قاتی کوردی بکڕێ. بەس ئێستا لەبەرەوەی بۆنەی تایبەتیان لۆدانایە لۆ زلچی کوردی و زائیدن نەورۆز و زەژنی قوربان و ڕەمەزان ئەوانە خەڵک زیاتر خواست لەسەر زلچی کوردیە. ئەگەرچی لەم ساڵانەی دوایی بەهۆی تێکەڵاوبوونی کەلتوری بێگانە پۆشینی جلوبەرجی کوردیش لە بەشێک لە ناوچەکانی کوردستان بەرەو کاڵبوونەوە چووە، بەڵام هێشتاش هاوڵاتیانێکی زۆر گرنگی بە پۆشاچی ڕەسەنی کوردی دەدەن. دوورینی پۆشاچی کوردی لای ئافرەتانیش لە سۆران هاوشێوەی پیاوان بایەخی تایبەتی خۆی هەیە. بەرەک دووری ئافرەتیش لە سەروبەندی جەژندا بەهۆی زۆری مشتریەکانیەوە دەبێت بەردەوام کار بکەن تا بۆ جەژن جلوبەرگەکانیان بۆ تەواو بکەن. جلی کوردی لە شاری سۆران لە دەبەری سۆران و باڵەکایەتی یعنی ئەو ناوچەیە بەگشتی خواستەشی زۆری لەسرە جیاوازتر لە هەموو شارەکانی تری کوردستان ئەتا بڵێم ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکووریش سۆران شوێنێکی زۆر تایبەتە لۆ جلی کوردی. خەڵک جگە لە مناسەبات لە سۆران و دەڤەری سۆران خەڵک بۆ ژیانی ڕۆژانە بۆ بازار بۆ میوانی بۆ کاری ناوماڵ بە هەموو شێوەیەک هەر جلی کوردی زیاتر لەبەرە. جلی کوردی تایبەتە بە نەتەوەی کورد و بەشێکی سەرەکی کولتوری کوردیە. لە ڕووی شێواز و پۆشینەوە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تری کوردستان جیاوازە. هەندێک گۆڕانکاری بەسەر شێوەکەی داهاتووە، بەڵام مۆرچی نەتەوەیی پاراستووە و توانیویەتی تا ئەمڕۆ بە زیندویی بمێنێتەوە لە نێو کوردان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.